ئەو چەتانەی داعش کە لە کۆبانی و گرەی سپی لەلایەن شەڕڤانانی یەپەکە و یەپەژەوە دەستگیر کرابوون دانیان بەوە داناوە کە لەگەڵ دەوڵەتی تورکدا دۆستن لەلایەکی تریشەوە دەوڵەتی تورک ئامادەکاری دەکات کە چۆن لە ماوەی پێشوودا هاتای داگیر کرد لە ئێستایشدا دەیەوێت جەرابلوس بخاتە سەر تورکیا. دەستەی کاروباری دەرەوەی کانتۆنی جزیرەی ڕۆژاوا چەند بەڵگەیەکی ڤیدیۆیی چەتەکانی داعشی لایە لە کاتی دانپیانانیاندا لە کاتێکدا ئەو چەتانەی داعش لەلایەن شەڕڤانانەوە بەجیل گیراون باز لە پەیوەندیەکانی خۆیان و دەوڵەتی تورک دەکەن لە هەمان کاتیشدا باز لە کەمپەکان و برسیکردنی منداڵان دەکەن یەک لەو چەتانە لە دانپیانانەکەیدا. اسمي عبد الرحيم خالد إبراهيم، لقبي بالدولة أبو إسلام الغريب. بناوي عبد الرحيم خالد إبراهيم لناو چەتەکاندا بەناس ناوی ئەسلەم ئەلغەریب دەناسرێ لە شەڕەکانی گرێسپیدا دەژیر کراوە دەڵێت لە کاتی هاتوو چۆکردنی چەتەکان بۆ گرێسپی هێزەکانی دەوڵەت هیچ جۆرە ئاستەنجیشان بۆ دروست نەکردوون و بە ئاسانی مادەی تەقەمەنی و خواردنیان لە سنوورەوە دەرباز کردووە. معاذ عبد الله السبتي ملقب أبو مقداد الزر چەتەیەکی تر بە ناوی مەعاز عەبدوڵڵا ئەلسەبتی بە ئەبوو مەقداد ئەزەر ناسراوە خەڵکی شاری دێرەزووری سووریایە لە 28 شوباتی ئەم ساڵ لە گرێسپی دەستگیر کراوە دەڵێت ئۆتۆمبیلە بۆم ڕژکراوەکانمان لە تورکیاوە دەربازی گرێسپی دەکرد بریندارەکانیشمان هێزە هەواڵگریەکانی دەوڵەتی تورک لە دەروازەی گرێسپیەوە دەیان بردنە نەخۆشخانەی تورکیا بۆ چارەسەری. چەتەیەکی تر بە ناوی مەحموود قازی تەتار لە کاتی هەڵمەتی گرێسپیدا خۆی ڕادەستی هێزەکانی یەپەکە کرد سەبارەت بە ڕێبازی پەروەردەی فکری و سەربازی و چۆن بەشداری ناوچەتەکانی داعش بووە دەڵێت لە شاری ئادیامانەوە دەچوینە شاری دیلۆک لەوێشەوە بۆ کلیس و دواتریش دەچوینە جەرابلوس بۆ سووریا بۆ ئەوەی خۆمان بگەینی ناوچەتەکانی داعش. Ramazan başol Konya Akşehir Ortaca Köyü. Konya işte چەتەیەکی ترە بە ناوی ڕەمەزان کە لە کانتۆنی کۆبانێ لەلایەن شەڕڤانانەوە دەستگیر کراوە دەڵێت لە هەرێمی زافەر مەیدانی و دەوروبەری گەراجی مەیدانی و گەڕەکی ئەلبۆسنا پەروەردەی دینی و سەربازیمان لە ماڵان دیوە و بێ ئەوەی هیچ جۆرە ئاستەنجیشان بۆ دروست بکرێت دەوڵەتی تورکی داگیرکەر لە دوای ئەوەی جەرابلوسی داگیر کرد ئامادەکاری بۆ ئەوە دەکات بیخاتە سەر وڵاتی خۆی بێگومان ئەوە مێژووی هاتایمان بەبیردێنێتەوە کە چۆن دەوڵەت شارە عەرەبەکان دەکات بە هی خۆی ئاشکرایە دەوڵەتی تورک لە جەرابلوس لەسەر بینای نەخۆشخانەکان